3 ساڵە قەیرانی دارایی بەردەوامە و هێشتا دەرکەوتنی ئاسۆیەک بۆ چارەسەری ئەم ڕەوشە لە هەرێمی کوردستاندا ڕوون نییە. ئەوانەی موچەخۆرن بارگرانی ڕەوشەکەیان زیاتر پێوە دیارە. داوا دەکرێت حکوومەت ئەو بەڵێنانەی بۆ چاکسازی داوێتی بەجێی بهێنێت. پێویستە حکوومەت هەرێمی کوردستان کە درەنگیشە بە سیاسەتەکانی خۆیان بچێتەوە ئەم مۆزوعی بایۆمەتری و مەسەلەی موچەوەمانە جۆرێک ئومێد هەیە، بەڵام ئەم ئومێدە هێشتا زۆر ئستناد ناکە. ئەگەر ئستناد کاتە سەر بەڵێنەکانی ڕابردووی حکوومەت ئەوە بەڕاستی هەمدووبارە ناومێدی بەرهەمەهێنێتەوە. یعنی ئێستا مامۆسام ئەبینم لە ناوەندەکانی خوێندن مامۆسا سارد بۆ تۆ لە خوێندن، سارد بۆ تۆ لە پرۆسەی پەروەردە. ئەوانەی فەرمانبرن لە فەرمانگەکانە بەجددی سارنۆ لە ئیش و کارەکان ئەبینی سێ فەرمانکان دەوام بۆتە متەناوب بە نۆرە دەوامەکەن بۆ حتممە کاریگەری خراپەیە. ڕۆژنامەنووسێکی گەرمیانی دەڵێت یەکەم هەنگاو بۆ گەڕانەوەی متمانەی نێوان حکوومەت و موچەخۆرەکانی لە پرۆسەی بایۆمەتریەوە دەست پێ دەکات. ئەوەش ئەگەر پرۆسەکە لە موچە پاشەکەوت کراوەکانیان دڵنیایان بکاتەوە. بەجێبەجێکردنی ئەو سیستەمە هەلێکە بۆ گەڕاوی متمانە لە نێوان موچەخۆران و هاوڵاتیان و حکوومەت، چونکە بە جێبەجێکردنی ئەو سیستەمە هاوڵاتیان و موچەخۆران دڵنیا ئەبن کە ئەو موچە فەوتەوانەی لە 30 ساڵی ڕابردوو ئومێدێکیان هەیە لە ڕۆژگارێکە ئەگە بگرێتە ڕاستێکی بەنقی ئەو موچە فەوتانە بۆیان بگەڕێتەوە کە بەڕاستی کاریگەری زۆر نیگەتیڤی کردو لەسەر دۆخی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی هاوڵاتیانی کوردستان. تەنانەت کاریگەری هەبوو لەسەر پەیوەندیەکانی نێو خێزانەکانە. درێژە کێشانی قەیرانی دارایی و پەیڕەوکردنی ئەم سیستمی پاشەکەوتکردنەی موچە لە هەرێمدا هاوشانی بەجێنەهێنانی بەڵێنەکانی چاکسازی و چاکردنی ڕەوشەکەش خەریکە پردی متمانەی هاوڵاتی و حکوومەت بەرەو هەرس دەبات. سامان کەریم، کورد سات نیوز، کفری.